یەکێتی مامۆستایانی کوردستان لە ساڵیادی دامەزراندنیدا چەند پەیامێک ئاڕاستەی دەسەڵاتداران دەکات و دەڵێت پێویستە کۆتایی بە دواکەوتنی موچە بهێنرێت و سەرجەم مامۆستایان و فەرمانبەران هەژماری بانکیان بۆ بکرێتەوە، هەروەها ئەو موچانەی پاشەکەوت کراون یان نەدراون بخرێنە سەر ئەو هەژمارە. ڕۆژی 15 ئایار 62 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی مامۆستایانی کوردستاندا تێپەڕ دەبێت. یادەکەی ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ بەردەوامی قەیرانی موچە و کەڵەکەبوونی داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەران، جگە لەوەی پرۆسەی پەروەردەش لە هەرێم لە ئاستێکی زۆر خراپدایە. یەکێتی مامۆستایانی کوردستان بە بۆنەی ساڵیادی دامەزراندنیەوە پەیامێکی بڵاو کردەوە و چەند داواکاریەک ئاڕاستەی دەسەڵاتدارانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەکات. لە بەیاننامەکەدا یەکێتی مامۆستایان دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم هەردوو پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا لە ڕیزبەندی یەکەمی بەرپرسیارەتیەکەیان دابنێن و زۆرترین توانستی مادی بۆ بڕەخسێنن، تاوەکو ئەو دروشمە جیهانیە جێبەجێ بێت کە دەڵێت با زۆرترین وەبەرهێنان لە مامۆستایان و پەروەردەیەکی باش و کوالێتی بەرز بکرێت. لە خاڵێکی دیکەدا یەکێتی مامۆستایان ئاماژەی بەوە کردووە پێویستە مامۆستایان و فەرمانبەران چیتر نەکرێنە قوربانی نێوان حکوومەتی ناوەند و هەرێم. بۆ ئەو مەبەستە دەبێت کۆتایی بە دواکەوتنی موچە بهێنرێت و هەر کەسە و ژمارە حسابی تایبەتی خۆی بۆ بکرێتەوە. دەشڵێت دەبێت کار بکرێت بۆ ئەوەی ئەو 44 پاشەکەوت و لێبڕینەی لە موچە کراوە، هەروەها ئەو 12 موچەی نەدراوە لەو ژمارە حسابە پەسەندە دابنرێت کە بۆ مامۆستایان و فەرمانبەران دەکرێتەوە. یەکێتی مامۆستایانی کوردستان داواش دەکات بە زوویی پلەبەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ بکاتەوە و دەشڵێت پێویستە یاسای خاننشینی یەکگرتووی ژمارە 9 ساڵی 2014 جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کۆتایی بەو نایەکسانیە بێت کە لە هەرێم بەرانبەر خانەنشینان بەکاردەهێنرێت. پرسی مامۆستایانی وانەبێژ بەشێکە لە داواکاری و پەیامەکەی یەکێتی مامۆستایان و دەڵێت زۆر گرنگە کۆتایی بە کێشەکەیان بهێنرێت و بە فەرمی دابمەزرێنرێن، چونکە وانەبێژان لە چەند ساڵی ڕابردوودا بەشێکی گرنگی بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە و فێرکردن بوون. یەکێتی مامۆستایانی کوردستان پەیامێکی بۆ لایەنە سیاسیەکان هەیە و داوایان لێ دەکات بە هەستێکی نیشتیمانی و نەتەوەیانەوە کار بکەن بۆ کۆتایی هێنان بە کێشە و ململانیەکان، چونکە خەڵکی کوردستان کەمیان نەبینیوە تا ڕوبەڕووی گرفتی زیاتر ببنەوە.